بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. رزان خوشوستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەختەوەر و خۆشحاڵین کە بەشداری دەکەین لە پێشکەشکردنی هەندێک لە زانیاری و هەندێک سوودمەندبوون لە بەحری بێبنی زانست و زانیاری ئیسلام دەربارەی زیندووکردنەوەی دەشەوی ئاخیری مانگی ڕەمەزان لە خزمەتتان دەبین. بەڕێزان و خۆشەویستان، دیارەکە مانگی ڕەمەزان مانگێکی ڕەحمەتە، مانگێکی پڕبەرەکەتە، مانگێکە کەوا جیاواز لە هەموو مانگەکانی ساڵ. مانگی ڕەمەزان مانگێکە کە پەرستشەکەی تێدا جۆرا و جۆرە، یعنی کاتێک کە لە غەیری مانگی ڕەمەزاندا سەیر دەکەی، لەوانەیە تەنها ئینسان نوێژ دەکات یاخود سەردانی نەخۆش دەکات، یاخود لەوانەیە مەسەلەن هەندێک پەرستشی تایبەت دەکات. بەڵام لە ناو ڕەمەزاندا کاتێک کەوا تەمەشا دەکەین عیبادەتەکان دووبارە نابنەوە، بەڵکو عیبادەتەکان جودا دەبنەوە. واتە چەند جۆرە پەرستشێک هەیە. کاتێک نوێژ دەکەی دوایە بە ڕۆژوو دەبی سەیر دەکەی، کە بە ڕۆژوو دەبی پاشانەکە ئینفاق دەکەی، سەدەقە دەکەی، پاشانەکە بێخەوی دەکەی، پاشانەکە زوبان لە خراپە و لە غەیبەت و لە کاری نەشیا و ناشرین دەپارێزی. بۆیە کە مانگی ڕەمەزان عیبادەتەکانی جۆرا و جۆرە، خێر و پاداشتەکەشی بە ئەمری خوا ئەوها پاداشتەکەی زیاترە. بۆیە خۆشەویستمان صلی الله عليه وسلم کاتێک کە دەگەیشتە ڕەمەزان ئەوەندە خۆی ماندوو دەکرد کە لە غەیری ڕەمەزاندا وای نەدەکرد. بێ لە مانگی ڕەمەزاندا ئەوەندە خۆی سەرقاڵی عیبادەتەکان نەدەکرد، بەڵام لە ڕەمەزاندا زۆر ماندووتر و زۆر مەشغوڵتری عیبادەت بوو. بەڵام لە دواتریش کە تەمەشا دەکەین کە دەگەیشتە دەشەوی ئاخری ڕەمەزان، پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زۆر جیاواز لە دوو دەشەوی ئەوەلی عیبادەتی زیاتر دەکرد. وەکو دایکی ئیمانداران عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەژێڕێتەوە کە باز دەکات دەفەرمێ: كان النبي صلى الله عليه وسلم يجتهد في الأواخر ما لا يجتهد في غيره. أم فرموده إمام مسلم روايتي كردو دەفەرمێ پێغەمبەرمان صلى الله عليه وسلم لە مانگی ڕەمەزاندا کە دەگەیشتە دەشەوی ئاخیری بە ڕادەیەک خۆی ماندوو دەکرد و خواپەرستی دەکرد. کاتێک کەوا لە دوو دەشەوی ئەوەلیدا پێغەمبەری خوا ئاوای نەدەکرد، یعنی جیاواز بوو، گۆڕانکاری بەسەر عیبادەتەکانیدا دەهات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەک نەمەتدا، لە یەک عادەتدا خواپەرستی نەگرتووە. بگرە هەموو شێوازێکی خواپەرستیەکانی بەکارهێناوە، هەم لە نەخواردن، هەم لە نوێشکردن، هەم لە سەدەقەکردن، هەم لە قورئان خوێندن، هەم لە شەو نوێژ، لە هەموو عیبادەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جیاوازی کردووە. بۆیە لە هەروەها دیسانەکە دایکی ئیمانداران عایشە باز دەکات دەفەرمێ: إذا دخل العشر شد مئزره وأحيا ليله وأيقظ أهله. رواه بخاري. دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای لێبێ دەژێڕێتەوە دەفەرمێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە دەگەیشتەوە دەشەوی ئاخری مانگی ڕەمەزان دەفەرمێ: ئەحیا لەیلەه، شەوەکانی زیندوو دەکردەوە. واتە شەوەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە عیبادەت بەسەری دەبرد، بە خواپەرستی شەوەکانی تەواو دەکرد. جاگە سەیر بکەین لە وشەکاندا ئەحیا لەیلەه بە واتای زیندووکردنەوەی شەوەکان دێ، نەوەک ئینسان لە شەودا نەخەوێ. چونکە زۆر کەسی وا هەیە ناخەوێ لە شەودا بەڵام عیبادەت ناکە، زۆر کەسی وا هەیە لە شەودا گوناه ناکە بەڵام خواپەرستیش ناکە، دادەنیشێ بە دیار تەلەڤیزیۆنێکەوە، دادەنیشێ بە دیار مەجلیسێکەوە، هەندێک قسەی دنیایی دەکا. ئەوە نابێتە زیندووکردنەوەی شەوی ڕەمەزان، بەڵکو ئەحیا لەیلەه واتای ئەوەیەکەوە یەک لە دوای یەک خواپەرستیەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستیان پێ دەکرد.
لە قورئان خوێندن ڕابگرە، لە ئیرشادات و لە وەعز و لە ئیعتیکاف و حتا لە ئەگەر تەمەشا بکەین لە خێرکردن و لە هەموو جۆرە عیبادەتێک پێغەمبەری خوا کە بە شەوان دەکرا پێغەمبەری خوا ئەنجامی دەدا. جاری وا هەبووە سڵحی بەینی مسلمانان بووە، جاری وا هەبووە ئاگادارکردنەوەی مسلمانان بووە لە هەندێک خراپەیەک لە هەندێک ناڕێکیەک خەڵکی خواری ڕاست کردوتەوە، خەڵکی فەهم سەقەتی ڕاست کردوتەوە بۆی کەوە بە هەڵا حاڵی نەبن. و هەروەها پاش ئەوەی کەوا شەوەکانی زیندوو دەکردەوە دەفەرمێ وەشەدە میئزەرەه، پاشانەکە دەفەرمێ خۆی گورج و گۆڵ دەکرد و هەروەها خۆی توند و تۆڵ دەکرد و هەروەها خۆی چست و چالاکتر دەکرد، دۆخین و شەڵواڵی خۆی هەڵدەکێشا و توندی دەکرد بەو واتایکەوە تاوەکو خۆشەویستترین کەسەکانی کەوە خێزانەکانی بوون لێیان دوور دەکەوتەوە، زیاتر دەیویست وەختەکانی بە عیبادەت بەسەر ببا نەوەک لە کاتی لە لای خێزان و لە لای سەرقالبوون بە ماڵ و منداڵ و بە ئیش و کاری دەرەوە. و هەروەها ئەنجا دەفەرمێ پاشەوەی کەوا شەوەکانی زیندوو دەکردەوە ئەنجا خۆی توند و تۆڵ دەکرد، ئەنجا خۆی چالاک دەکرد، ئەنجا خۆی نەشیط دەکرد. زۆر مسلمان هەیە لە شەوانی ڕەمەزان دادەنیشێ بەڵام زۆر بە بێتاقەتی و بە زۆر بە بێهێزی و بە لاوازی دادەنیشێ. ئەوەش زیندووکردنەوە نییە بەڕێزم، دابنیشی وەنەوزی ببەیەوە و خەوە کوتکە بتباتەوە و ئاگات لە عیبادەت و قورئان خوێندن و نوێژکردن و ڕکعات و ژمارەی ئاەتەکان نەبێت کە چەند دەخوێنی و چەند نوێژ و خواپەرستی دەکەیت. دەبێت نەشید بی، دەبێت چالاک بی، دەبێت تند و تۆڵ بی، دەبێت چاوەڕوانی ئەجر بکەیت، دەبێت تۆوا بکەیتکەوە نوێژەکەت کرد و پاداشتەکەی وەردەگری، ئیعتیکافەکەت کرد و پاداشتەکەی وەردەگری، دەبێت وا چالاک بی وها بە دڵێکی پڕ لە ئیمانەوە بێ کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ڕەمەزاندا شەو نوێژی کرد واتە قیام اللەیلی کرد احتسابا ئیمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه، لە گوناحەکانی پێشووی خوای رب العالمین خۆش دەبێ احتسابا بەو واتایی یعنی وەرگرتنەوەی ئەجرێکی زۆر لە خوای رب العالمین لە مقابلی ئەم عیبادەتێک کەوا تۆ ئەنجامی دەدەی. وهروها دەفەرمێ وەئەیقەضە ئەهلەه، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوەکانی زیندوو دەکردەوە واتە بە خۆی بەخەبەر بوو و هەروەها خۆی توند و تۆڵ دەکرد و هەروەها خزم و کەس و ئەهل و خانەوادەی خۆشی بەخەبەر دەهێنا بۆی کەوە ئەوانیش مشارەکەی ئەم عیبادەتە بکەن، بۆی ئەوانیش ئەو ڕێوڕسمە ئەو دروشمانە زیندوو بکەنەوە، بۆی ئەوانیش مشارەکەی ئەو کەسانە بکەن کە مەلایکەتی خوان لە ئاسمان خواپەرستی دەکەن دێنە سەر زەوی نازل دەبن، بۆی کەوە ماڵ و منداڵیش لەو خێرا بێبەش نەبێ، خێزانت بێبەش مەکە، کوڕ و کچەکانت بێبەش مەکە، برایەکەت بێبەش مەکە، داک و بابت بێبەش مەکە. کاتێک کە خۆت دەچی بۆ مزگەوتێک هەوڵدا برایەکەشت ببەی، هەوڵدا خێزانەکەشت ببەیە قاعەیەکەوە لەگەڵ ئافرەتان خواپەرستی بکە، هەوڵ بدە منداڵەکانت فێرە ئەو دروشمانە بن. کاتێکەوە ئینسانی ئیماندار سیر دەکا ئەم دروشمانە بە زیندووکردنەوەی کۆمەڵی و بە جەماعی چەند مبارەکە و چەند خۆشە و چەند بەرەکەتی زیاترە. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەم ئاداب و نەریتانەمان فێر دەکا کە شەوانی شەوی ئاخری نەخەوین بۆ خواپەرستی، نەوەک بۆ قسە و بۆ ڕابواردن بۆ لەهو لەعیب بۆ گاڵتە و گەپ، بۆ ڕابواردنی شەوەکە لە بازار و لە خواردن و لە سەردانی و لە شتی دنیاییدا. و هەروەها ئینسان دەبێت لەو شەوانەدا لە خێزانی خۆی کەوا نێزیکترین کەسێتی هاوسەرینەتی هاوسەریەتی یاخود خێزانێتی شەریکی حیاتەتی دەبێت لەوانش دوورکەوێتەوە بەڵکو بۆ خوا بچێ، بەڵکو گەورەترین کەس کە رب العالمینە ڕازی بکە. خوای گەورە دەفەرمێ وەلا تباشروهن وأنتم عاکفون في المساجد، ئێوە لە خێزانەکانی خۆشتان نێزیک مەبنەوە مباشەڕەیان مەکەن کاتێکەوە ئێوە لە ئیعتیکافدان لە ماڵەکانی خواپەرستی دەکەن بۆ خوا ئەنجام بۆ خواپەرستی خوا لە خۆ ڕازی دەکەن. ئینسان بە ڕۆژوگرتن و شەوانی دەشەوی ئاخریشکە ناخەوێ دەبێتە دەرەجەی مەلائیکەتان و دەرەجەی ئەو فریشتانی خوای رب العالمین کە خوای رب العالمین چۆن ئەوانی لە خواردن و خەوتن بێبەش کردووە، ئێمەش خۆمان بێبەش دەکەین لە خواردن و خەوتن بۆ خاتری ئەوەی کەوا بچینە ئەم دەرەجە بەرزەی کەم دەرەجەی مەلائیکەتانە ئینشاءالله. ومێد دەکەم لە دۆ شەوی ئاخری مانگی ڕەمەزاندا خوای باڵا دەست خوای رب العالمین
قەڵەمی عەفوی خۆی بە تاوانی هەموو لایەکماندا بێنێ، خێر و خۆشی دنیا و قیامەتمان بەسەردا بڕێژێ، ئێمە و داک و بابمان و مسلمانان لە ئازادکراوانی مانگی ڕەمەزان حساب بکە ئینشاءالله. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.